ئەو ڕۆژەی هەڵقەمدی لە پەنجات ئەو ڕۆژەی هەڵقەمدی لە پەنجات ڕۆژی مەرگم هاتە یادم وەک پەروانە بە من دڵێکە شەیدی مانگی گۆناتم ئەو ڕۆژەی هەڵقەمدی لە پەنجات ڕۆژی مەرگم هاتە یادم وەک پەروانە بە من دڵێکە شەیدی مانگی گۆناتم هەر یادی تۆ سوتانی زارگێم یادی تۆ سوتانی زارگێم وەرە لام تەنیا دەناڵێم لە دوورین لە ژین بەزارم لە دوورین لە ژین بەزارم لە دوورین لە ژین بەزارم تۆ دەڕۆی بۆ سەفەری غەم جێبدێڵی تەنیای و حەسرات بێوەفا نەبووم لە عیشقت چیت فەرموودەم نا لە سایت بۆ دەڕۆی بۆ بەجێدێڵی تۆ دڵێ دێ بەجێم بهێڵی بڕیاروا بوو تا دوایین ژین لە پێناوی یەکتر بژین دەی چنگی خەم گیر بوو لە جەرگم بە دووریت ئامادەی مەرگم وەرە لایەمە تەنیا دەناڵم خەمی تۆ سوتاندی جەرگم خەمی تۆ سوتاندی جەرگم